ودگرینه بسر مشاره خواه مشاره آمادکارین تکنیکیین کمیسیون جبو هلبشارتنین پارلمانتوها کردستانه و کما ابرین هاجی آماشه پیکری کو ایرو جوینه کا گرینگ دنابرا سروکاتی هریم و کمیسیون هلبشارتنین عراق و یونامی لحولیر بریو چبو درباره آمادکاریانو و دیاریکنا دمکی جبو هلبشارتنین پارلمانتوها کردستانه و هر وها چاوره دیکن کو صبحی دادگاه فدرالی عراق و چه بریاره لسر وی کیسه بدتن او کیسه کو تایبته به کمیسیون یا مشن یاسای هلبشارتنین هرما کردستان من میوانه که دکتر عماد جمیل برپرس راگاندنا کمیسیون بلند هلبشارتنین عراق لبغداد دگلمه دابیتن دکتر ایوار باش تو بخیراتی شبو کردستان 24 اگر صبحی دادگاه فدرال عراق بریاره که یک آلیگر لسر کیسه بدتن و که کمیسیون چند دم پیوسته شبو برای برنا هلبشارتنین پارلمانتوها کردستانه نعم مساء الخير عليكم. مال ایواره ایو بینرانی کردستان 24 باش زور سپاس راستکی اگر بیتو سبعی دادگای بالای فدرالی بریاری خوی بدات سبارد و یاسای هلبژارنەکانی پەرلەمانی کوردستان ئەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان پێویستی بە 4 مانگە بۆ ئەوەی ئامادەکاریەکانی خۆی تەواو بکات و بتوانێت هەڵبژارنەکان لە کاتی خۆی ئەنجام بدات لە هەمان کاتدا سەبارەت بە کۆمسیۆن ماوەیەک پێش هەڵبژارنەکان چەند ڕێکارێک دەگرێت بەر ئێمە بە پێی پێودانگە نێودەوڵەتیەکان پێویستمان بە 6 مانگە بەڵام کۆمسیۆن بەشێک لەو ئەرکانەی جێبەجێ کردووە لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و چەند ڕێکارێکی دیکە و چاپکردنی کارتی دەنگدان و بۆ ئەوانەی کە تۆماریان نوێ کردوتەوە کەواتە ئەگەر بڕیارەکە بێت و لە بەیانیەوە دەربچێت لە کاتی دەرچوونی بڕیارەکەەوە پێویستمان بە 4 مانگە بۆ ئەوەی هەڵبژارنەکان بەڕێوە ببین یاخود بۆ ئەوەی ئامادەکاری هەڵبژاردن تەواو بکەین و هەڵبژارنەکە لە هەرێمی کوردستان بکرێت. باشە دکتۆر پێشبینی دەکەن دەبێژن کو دبک و دادگاه بریاری لەسەر vەیەکێ بدە هەلبژارتنین پارلمانتوها کوردستانی لەسەر 4 بازنەیان بێ دابەشکردن و پێکهاتەیان ژی بێبەریکەن تایبەت تورکمانان ژ وەرگرتنا کورسیان دناوا پارلمانتوها کوردستانێدا و ئامادەکاریان 4 بازنەییان کینیە یان یەک بازنەیی سەبارەت بە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان ئێمە وەکو کۆمسیۆن لەسەر هەموو ڕێکارەکان کار دەکەین چونکە ئێمە ئەزمونمان لەم بابەتە هەیە و کارمان کردووە چ یەک باز نەبێت چ کۆمەڵە بازنەیەک بێت بۆیە هەریەکە و ڕێکار و ڕێوشێنی تایبەتی خۆی هەیە ئێمە ڕێکارمان بۆ هەردوو شێوازەکە هەیە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان ئامادەیە بۆ ڕێوشێنانەی گرتوێتە بەر و ئێمە دەتوانین کە هەڵبژارنەکانی هەڵێمی کوردستان بە هەردوو شێواز بەرەوە بین چی یەک باز نەبێت چ کۆمەڵە بازنێک باشە ئەگەر سوبەهی جارەکدن دادگەهێ بڕیارەکە یەک ئالیکەر نەدا کۆمسیۆن دکاری دە دەمێ خۆی یاساییدا چون دەمێ کۆمسیۆنژی کێم مایە زۆر نەمایە دیمایکە مانگا 6 دوماهیک تێتن دکاریتن دەمەکی کووردا هەلبژارتنان بڕێوە بە ڕاستیەکەی ئەمە پشت دەبەستێت بەو ماوەیە کە دادگای باڵای فیدرالی بابەتەکە دوا دەخات ئەگەر ماوەکە کەم بێت بابەتەکە هەمووی پەیوەندی بەکاتەوە هەیە ئەنجومەنی کۆمسیۆران دەڵێت ئێستا کاتەوە دەبێت ئەگەر بەیانی بڕیارەکە دەربچێت ئێمە دەتوانین هەڵبژارنی پەرلەمانی هەرێمی کوردستان لە ناوەڕاستی مانگی 6 بەڕێوە بین بەڵام ئەگەر دادگای باڵای فیدرالی لەمە زیاتر دوا بکەوێت و بڕیار لەسەر هەڵبژارنەکان دوا بخات ئەوە بۆ ئێمە سەخت دەبێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە ناوەڕاستی مانگی 6 بەڕێوە بین. زۆر باشە دەربارەی تومارە دەنگدەران دکتۆر تومار بە تەمامی هاتیە نوکردن هاتیە پاقشکردن سەدەم چ نەبوو 10 ڕۆژندن و درێژ کردەمێ خۆنوویکردنێ کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان دەستی بە نوێکردنەوەی تۆماری دەنگدار تۆمارەکانی دەنگدان کردووە لە مانگی دووە ئێمە دەستمان بە کارەکانمان کردووە ئێمە ئاستێکی باشمان پێشکەش کردووە نزیکە 310,000 کەس داتاکانیان نوێ کردێتەوە ئەمە جگەلەوەی ئێمە نوێکردنەوەیەکی دیکەمان هەبووە بۆ ئەو کەسانەی کە لەدایک بووی ساڵی 2006 لە دوای دواخستنی هەڵبژاردن دەستمان بەوە کرد لە هەمان کاتدا کۆمسیۆن ئێستا هەستاوە بەکردنەوەی یاخود درێژکردنەوەی
ماوەی نوێکردنەوە و هەروەها پێدانی مۆڵەت بە هاوڵاتیان هێرمی کوردستان بۆ ئەوەی داتاکانیان نوێ بکەنەوە چونکە هەڵبژارنی داهاتوو لە ڕێگەی کارتی بایۆمەتریەوە دەبێت بۆیە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان ئێستا هەوڵ دەدات کە ڕێژەی نوێکردنەوە بەرز بکاتەوە. خەڵکێکی زۆر ڕویان لە بنکەکان کردووە بەگشتی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی تۆمارەکانیان نوێ بکەنەوە. پێشوازی لە خەڵکی دەکرێت لە زۆربەی بنکەکان. ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی تا کۆتایی مانگی شوبات خەڵک تۆمارەکانی خۆی نوێ بکاتەوە. ئەمە دەرفەتێکە لایەن کۆمسیۆنەوە بۆ خەڵکو و بۆ ئەوانەی کە مووالی دوێ خود لەدایک بووی نوێن بۆ ئەوەی ئەم تۆمارە نوێ بکەنەوە بەشداری لە هەڵبژاردن بکەن. زۆر باشە. هەڵبژاردنên پەرلەمانتووا کوردستانیشی دکتۆر بە هەمان ڕێکار و تەکنیک و پێشکەفتنên هەڵبژاردنên civatên parêzgehên Iraqê yên raborî tên encamdan. بەڵێ بە هەمان ڕێوشێن و میکانیزم و ئامێر بەڕێوە دەچێت. فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوانەی پێشترکاریان کردووە لەسەر لەگەڵ کۆمسیۆن کاریان کردو لەسەر سندوقەکان بوون ئەزممویان لەم بوارە هەیە و ئامێرەکان پێشتر بەکار هاتوون. ڕاستەکەی ئەم ئامێرانە بە شێوازێکی باش پرۆگرام کراون و ڕاهێنانی باش دەبێت بۆ ئەو فەرمانبەرانەی لەسەر سندوقەکان دەبن و ئێمە بەرلەوە پرۆسی چاودێریەکی باش دەبینین بۆ پرۆسەکە لە تەواوی بنکەکاندا چاودێری دەکرێن. زۆر باشە. بەریانەها دەگوت و ددەما 24 دەمژمێراندا لە گۆری ئەو تەقەنی ئەو تەکنیکال بەردەستەوە کارن ئەنجامên هەڵبژاردنان ڕابگەهێنن. ئەنی نەها هەنگ کارن vêyekê biselmînin ku eger helbijatinin Parlamentoya Kurdistanê bênekirin di demeka diyarîkirî da encamên berakî rabigeynin. بەڵێ کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان توانای ئەوەی هەیە کە ئەنجامەکانی هەڵبژارنی هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێر ڕابگەێنێت چونکە ئەمە وەکو پرۆسەی هەڵبژارنەکانی دیکە ئەنجامەکان ڕادەگەێنین لە بنکەکان لە دوای کۆتایی هاتنی دەنگدان لە بنکەکان ئەنجامە سەرەتاییەکان لە نێو بنکەکان ڕادەگەێنرێن. چاودێران دەتوانن ئەم داتانیان هەرڕاستە و خۆ دوای هەڵبژاردن دەست بکەوێت چونکە بە شێوەیەکی ئەلکترۆنی دەبێت داتاکان دوای ئەوە ئەنجامەکان دەنێردرێن بۆ سێڤەرەکان لە بنکەکانەوە بۆ سێڤەرەکان و لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامەکان ئاشکرا دەکرێن. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێشتر لەم کارە سەرکەوتوو بووە لە هەڵبژاردنەکانی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ساڵ 2023 هەمان ئەزمونمان هەبووە. زۆر باشە دکتۆر مدوێت vêyekê tekîd kemeve demeke hîn amadekariyetken ji bo helbijatinin Parlamentoya Kurdistanê. Yani di demekê diyarîkirî de hengkarin eger serokatiya herêmê hikûmeta Herêma Kurdistanê fişarekî li hewa biketin di dema du mangan da amadekariyan bikin bu manga 5 bîtin yan dawiya manga 4 bîtin. من الغير ممكن انه نقدر ئێمە ناتوانین کە هەڵبژاردن لە مانگی 5دا ئەنجام بدەین چونکە ئەمە خشتەی کارە ئەگەر بێت و ئێمە تۆمارەکان نوێ نەکرێنەوە لە کاتی خۆی پابەندی خشتەی کار نەبین و خەڵک نتوانن تۆمارەکانی وەکو پێویست نوێ بکەنەوە کارتەکانی بایۆمەتری چاپ بکەین دواتر بۆ خەڵک بهێنرێنەوە دوای ئەوە پێویستە ئەو کارتانە دابش بکرێن. ئەمە هەمووی پێویستی بکاتە ئەمە جگەلەوەی سەبارەت بە پێشکەشکردنی لیستی کاندید و بربژێران و هەڵوێستی یاساییان وەروەها پێداویستی لۆجستی ئەوەی کە چاپ دەکرێت کارتی دەنگدانە و دابشکردنی ئەو بابەتانەیە کە پێویستە بۆ هەڵبژاردن چەند کەلوپەلی هەستیار هەن. ئەمانە هەمووی لە ماوەی 4 مانگدا دەکرێت لەوە کەمتر کۆمسیۆن ناکرێت چونکە ئامانجی کۆمسیۆن ئەوەیە هەڵبژاردن بە پێی پێودانگە نێودەوڵەتیەکان بن شەفاف بن پرۆفشناڵانە بن بۆ ئەوی پرۆسەی هەڵبژاردن سەرکەوتوو بێت و دوور بێت لەوەی کە بکەوینە نێو هەر هیچ هەڵەیەکەوە چونکە فەرمانبەرانی ئەوەی کە هەڵبژاردن بەڕێوە دەبن پێویستیان بە ڕاهێنانە پێویستیان بە ئەزمونە بۆیە هەموو ئەم شتانە پەیوەندیان بە ماوەیەکی دیاریکراوە هەیە. زۆر باشە ژمارەکە زۆرە هاوڵاتیان هەرێما کوردستانی ئەوێن نی بەشداری دە هەڵبژاردناندا دەکەن ئەوێن نها خۆ تومارکردین yani xwe tomarkîne lê kartên wan nevegeriyane kartên dengdanê ew kartên dengdanê kengî wê vegerin ji bo wan
المفوضية کۆمسیۆنی باڵێ هەڵبژاردنەکان ئێستا هەوڵێکی زۆر گەورە دەدات لە ڕێگەی فەرمانبەرەکانیەوە لە هەرێمی کوردستان لە بنکەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێستا کارتەکان دابەش دەکرێن بە ئەو کەسانی نوێکراونەوەەوە ڕێژەی نوێکردنەوەش بەرز بۆتەوە ڕێژەی دابەزکردنیش بەرز بۆتەوە ئێستا کۆمەڵە کارتێکی نوێ گەیشتون بۆ ئەوانەی کە لە مانگی ئاب و تیشتنی دووەم نوێکردنەوەیان کردووە ئێستا ئێمە پێداچوونەوە بە هەندێک ئامارێ دیکە دەکەین و داوەشمان لە خەڵک کردووە کە سەردانی بنکەکان بکەن بۆ ئەوەی تۆمارەکانیان نوێ بکەنەوە و دابەشکردنی کارتی بایۆمەتریش بەردەوام دەبێت تاکو 2 ڕۆژ یاخود 3 ڕۆژ پێش هەڵبژاردن و دەستکردن بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەگەر دیاریکرا لە کاتی خۆی. زۆر باشە دکتۆر دەربارەی وەختی پێویستیاوە بە دەمی ینی هەڵبژاردن ئەگەر بە 4 بازنەیی بیتون 1 بازنەیی بیتن وەکو یەکوە وەخت پێویستە وەکو کۆمسیۆنێ یان جیاوازی هەیە؟ نعم لا تحتاج المفوضية بەڵێ کۆمسیۆنی باڵێ هەڵبژاردنەکان پێویستی بە هەمان ماوەیە واتە ئێمە دەتوانین لە هەمان ماوە ئامادەکاریەکانی خۆمان بکەین. ئێمە کاتێک کارت بۆ بنکەیەک چاپ دەکەین دەتوانین بۆ 4 بنکەش چاپی بکەین و ئامادەی بکەین. کۆمسیۆنی هەڵبژاردنەکان هەوڵێکی زیاتر دەدات خۆی زیاتر ماندوو دەکات بەڵام لەو ماوەیە کە بۆی دیاری کراوە کارەکانی خۆی جێبەجێ دەکات کە 4 مانگە وەکو گوتم ئەگەر بەیانی یاخود دادگای باڵای فیدرالی بڕیارەکەی یەکلایی بکاتەوە چونکە وەکو دەزانن کۆمسیۆن ئەزمونێکی زۆری هەیە لە بەڕێوەبردننی هەڵبژاردن و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کۆنتڕۆلکردنی بازنەکان ئێمە نزیکەی 38 بازنەمان پێشتر بەڕێوە بردووە لە هەڵبژاردننی ئەنجومەنی یاخود هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش پێشتر بە کۆمەڵە بازنەیەک کە هەڵبژاردننی کردووە زۆرینەی ئەو بازنانەی کە بەڕێوە دەبدرێن لە پارێزگاکان هەر پارێزگایەک بازنەیەک دەبێت کارەکان ئاسان دەبن چونکە کۆمسیۆن ئەزمموی هەیە هاوکات کۆمسیۆن پلانی خۆی داناوە. زۆر باشە دکتۆر ئەگەی داوای پرس ئەوە بیتن ئەگەر سوبەهی دادگاها فیدرالیە عێراقێ بڕیار نەدا لەسەر کەیسێ یا تایبەت بە یاسای هەڵبژاردنان تاخیر کرد پاشی خست بۆ چەند ڕۆژێکێندن یعنی دوی دەمیدا کۆمسیۆنێ شیان نینە هەڵبژاردنە هەرێما کوردستانی بڕێوە بە چۆن دەمەکێدا دەمێ یاساییە کۆمسیۆنێژی دیاری کردە. نعم الوقت في الحقيقة ڕاستیەکەی کات یاخود ئەگەر هات و بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی دوای بخرێت ئەمە کاریگەری لەسەر ئەو ماوەیە دەبێت کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دیاری کردووە. من هەمیشە گوتومە لە 4 مانگ دەتوانین بیکەین ئەگەر بێت و بەیانی یەکلایی بکرێتەوە. ئەمە کاریگەری لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن دەبێت لەو ماوەیە کە ئێمە هەوڵی بۆ دەدەین و دیاریمان کردو. هیوادارین دادگای باڵای فیدرالی بەیانی بڕیارەکەی خۆی سەبارەت بەم بابەتە بگات ئەگەر دواش بخرێت ئەوە ئەو کات ئێمە قسەی خۆمان دەبێت. زۆر باشە دکتۆر عیماد جەمیل بەرپرسی ڕاگەاندنا کۆمسیۆنە بلندە هەڵبژاردنên عێراقê li Bexdad gelma wî gelekî spas doktorîn herabin.